دوان چند روزم بوری دا بابت گرم و گرد نافجا دا دهو که دو ناوا خلکی داده تا بحث کردن بابت سلاوا دو پاره زران دگل دادوره کی بو دو پاره زران ایک جوان جنوی دی زالان بو کو سلاوی دادوره کی کریه و گوتی چوانی برا سر اوه فر دو پاره زران هنی هاتی نرا گرتن بو هنده بزانین که اوه چه آریشه بو پاره زر وینک نروی دگل مده بله پاره زر زرسپاز بو و درفته تبو مدو با دیار کرن اوه چه کشه بو گشت یا کیره دو ماهی که زانیاریل سروی بو بدی چنه زور سپاس بوده دیاره چند روزه که برینو که ضابط 29/6 دو پارێزەر بۆ ئەحوال پرسینێ بۆ سەردانی کردنێ سەردانەوەی کەش دادوەری دادگەها زاخۆت کەن کو پێشترە و دادوەرە پارێزەر بووە دادگەها دهۆکێ هەرچەندە کو ئەمل وێرێ حاضر ژی نەبووی نەدابزانی کە چ جورە بابەتەکان دەمەقالەیەک مابەینان چێبوویە لێ گۆرەی ئەوە هاتیە بەحەسکردن پارێزەری شێوازێکی سڵاوکردیەک و پەیوا برا بکارینە و دیارە دادوەریژی زۆر پێ نەخۆش بیە و ئەو دوو پارێزەرە تەوقیف کردینە بۆ مۆدێ 2 ژمێرێکە بەداخەوە ینی ڕێکارێ جوداتر هەبوون باشتر هەبوون دادوەری گردبوونەبەر چونکە پێدویە هەر دادوەرێک یان پارێزەرێک ئەرکی خو و مافێت خو و سەلاحیاتێت خو و دەسەڵاتە خو بزانیتن ئەگەر هات و دادوەری ئەف دەسەڵاتێت هەیی زێدەتر بکارینان پێدویە بیروێ چەندێدا بکەتن کو سکالەیەک سەر بهێتە تومارکردن هەروەسا ئەگەر پارێزەریژی ئەو دەسەڵاتێت خۆیت ناوا دادگەهێدا دەرباسکردن پێدویە ئەوێ چەندێ بزانیتن کو یاساکە یاسا پارێزەران کو اجرا در حقیقی دا به نوارگتن لما پیدوی هم دادوار هم پارێزە ڕێزێلێک و دو بگیرن چونکە هەدوو تەمام کردید ئێکودونە هەرێکی ژی بوو دەرباسکردنە سەلاحیاتێت خو ڕێکارێت یاسایی جوانتری تای بگیرنەبەر نەک بهێتە تەوقیفکردن و وی شێوازێک و پارێزەراتینە تەوقیفکردن زاخۆ بەداخەوە ژی یعنی ئەن بینین وان چەند ساڵێ دەربازبووی دا ژمارەکە زۆر یا حالەتی تووسا چێبووینانی هەم دادوەری هەم پارێزەری ئەو سەلاحیاتێت هەیە ئەو سنووری یاسایە بوو دیار کردی یە دەرباز کردی شێوازێکی جوان سەرەدەریگە نەهاتیەکردن هیوی دارم هەدوو هەم پارێزەر هەم دادوەر ڕێزێل پێشاوخۆ و ڕێزێلێک دوود بگرن لدیف بیاننامه کشودی هاتیه در کرن و بالاف بوی پارێزەرن بجین دادگەها دهۆکێ هەمیان بە ئێک دەنگ پشتەڤونیان هەردوو پارێزەران کریە ئەف بیاننامە هەچت گەهێنیتە ئەف بیاننامە نەڕازیبوونا پارێزەرە دیار دکەتن کو پارێزەر وی جۆرێ ڕەفتارە دادوەری نەڕازینە و جێ نیگەرانیە و هیوی هەرچەندە سکالاژ هاتیە تومارکردن لە ئەنجومەنی دادوەری هیوی دارم گەیتە نەتیجەیەکی باش کو ایدی نه دادوەر جرعت کردن وان صلاحیات دەرباز کرد و نه پارێزەر